بەڵام ڕۆژێک لە یەک لە لایڤ میوزیکەکان گۆرانی بێژێک هاتبوو ناوەکەی ناڵێم تەوان ئەو پارێزراو دەبی لە لای خۆمان دەنجی باش نەبوو هاتبوو گروپەکی باشی لە پشت بوو گۆرانی دەگوت ئاوتی دەکرد دەیگوت وەڵاهی خەتە ئەو نێرگەلانەیە خەڵک نێرگەلەی دەچێشی ینی ئاوت هیچ داخل لە نێرگەلەی نییە نەشاز دەرێ گەروم تێک چوو یان شتە چیوا بەس ئاوت بکەیت ئاو دێ برێ وڵا خەتای نێرگەلەیە شتیوانە ئەوە یەک بوو لە ئەوەکان یەک لەو ژەنیارانێکە لەگەڵ مام بوو باسی کرد گوت خوا دەنجی زۆر خۆش نییە ئەوە ئەنی زۆر باش نییە دیار بۆ ئەو هیناوی مەسوولیتەکەت بە سەروی ئەمنی وەکو شایەتمان دانا وەڵامش گوتم ناوەڵا هیچ لە ناو لایڤ میوزیک کەی بووین دەیگوت وڵاهی دەکرێت پلەی باک بڵێم نەکردوای نەکردو لایڤ میوزیک و شتیوا وەی دەزانین لە بەرنامەیە شتە چوا گوتمان کاکە پلەی باچی چێەوە خەڵک دانیشتە چاوەڕێت دەکا بە لایڤ شتێک بڵێ